لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران دوو بۆ چوون زیاتر قسەی لەسەر دەکرێت. بۆ چوونی یەکەم سوودانی داوای لە حکومەت هەرێمی کوردستان کردووە لە کۆبوونەوەی ئەمڕۆدا وەڵامی کۆتایی بدەنەوە پەیوەست بە ڕادەستکردنی تەواوی مەلەفی نەوت بە کۆمپانیای سۆمە و حکومەتی عێراق. سوودانی گوتوێتی ئەگەر ئەمڕۆ حکومەت هەرێمی کوردستان بڕیار بێت بڕیار بدات پابند بێت بە ڕادەستکردنی هەموو مەلەفی نەوت بە کۆمپانیای سۆمە و بە حکومەتی عێراق ئەوە هەر لەن ئەمڕۆ یان بەیانی یان لەم هەفتێ لە نزیکترین کاتدا موچەیەک وەکو دەربڕینی یاسپاچی لەلایەن حکومەتی عێراق و بۆ هەرێمی کوردستان خەرج دەکات. بۆ چوونی دووەم ئەوەیە حکومەت هەرێمی کوردستان تاوەکو ئێستا سوورە لەسەر ئەوەی هەموو مەلەفی نەوتی کوردستان ڕادەستی حکومەتی عێراق نەکات. لە مەگەرەشدا حکومەتی عێراق رازی نابێت. بۆیە حکومەتی هەرێمی کوردستان خۆی کۆ دەکاتەوە پارەی بەردەست لەلایەن وەزیری داراییەوە ئاوا شێخ زەناب بۆ ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەکەدا دەخرێتە ڕوو بۆی بڕیار بدات موچەیەک دابەش بکات. واتە لە هەموو ئەگەردا دابەشکردنی موچەیەک لە هەرێمی کوردستان ئەگەرێکی نزیکە. هەروەکو بۆشم باسکردن ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ئەمڕۆ دوای کۆبوونەوەکە ڕاگەیەندراوی خۆیان هەیە لە ڕاگەیەندراوەکەدا ئامادەی هەرێمی کوردستان دەرببڕێت مەلەفی نەوت ڕادەست بکات سوودان لە نزیکترین کاتدا موچەیەک بۆ هەرێمی کوردستان دەنێرێت. ئەگەری دووەم ئەگەر بێت و لەسەر ڕازی نەبوون سوور بن کە هەرێمی کوردستان ڕازی نیە تاوەکو ئێستا هەموو مەلەفی نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمە و حکومەتی عێراق بکات خۆیان کۆ دەکەنەوە و ئامادەکاری دەکەن بۆی موچەیەک لە هەرێمی کوردستان دابەش بکرێت بە گوێرە ئەو پارەی لە بەردەستە ئینجا لێبڕینەکە چەندە بەتەواوی تاوەکو ئێستا بۆیان ڕوون بۆ تۆ کە ناتوان موچەیەک بەتەواوی دابەش بکەن بەڵام بۆیان دەردەکەوێت بە گوێرە ئەو پارەی لە بەردەستە دەتوانن چەند ڕێژەی موچە دابش بکەن چەندی لێ ببڕن. تاوەکو ئێستا نوێترین زانیاریەکان سەبارەت بە دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان بەم شێوێت. من قسەم لەگەڵ بەرپرسێکی باڵا لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کرد لێم پرسی دانوستانەکانتان لەگەڵ بەغداد گەیشتونەتە بنبەست واستان لەوە هێناوە کە دانوستانەکانتان لەگەڵ بەغدا بەردەوام بێت ئەگەری ڕێکەوتن هەیە هێشتا هیوا ماوە هەرێمی کوردستان و حکومەتی عێراق سەبارەت بە کێشەکان بە تایبەت نەوت و موچە بگەنە ڕێکەوتن ئەو گوتی جارێ هیوامان لە دەست نەداوە هێشتا کۆبوونەوەکان نەگەیشتونەتە بنبەست هێشتا هیوا ماوە لەگەڵ حکومەتی عێراق بگەینە ڕێکەوتن بەڵام جارێ ڕێککەوتن نەکراوە بەڵام دانوستانەکان بەردەوام بن. ڕاگەیەندراوی کۆبوونەوەکەدا دەڵێت ئەمڕۆ چوارشەمە بە سەرپەرشتی سەرۆکوەزیران مەسرور بارزانی و ئامادەبوونی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبووە. لە دەستپێکی کۆبوونەوەکەدا ئەنجومەنی وەزیران بە تۆندترین شێوە هێرشە تیرۆریستەکانی سەر هەرێمی کوردستان بە تایبەتی چێڵگە نەوتەکانی هەرێم شەرمەزار کراوە کە زیانێکی زۆری مادیان بە پرۆسەی بەرەمێنانی نەوت گەیاندووە ئامانجە مێرشانە لێدانە لە ژێرخانی ئابووری و وزەی هەرێمی کوردستان. ئەنجومەنی وەزیران داوا لە حکومەتی فیدراڵ دەکات کە ئەرچی خۆی بەجێ بگەێنێت بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەو هێرشانەدا بنرێت و ڕێکاری یاسایش بەرامبەر ئەو تێکدەرانە بگیرێتە بەر. پاشان ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەبارەی تەوەر و بابەتی کۆبوونەوەکە کرد کە تایبەت بوو بە تاوتوێکردنی بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و ڕێڕەوی دانوستان و گفتوگۆکان لەگەڵ حکومەتی فیدراڵ سەبارەت بە موچە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان. لە تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەدا سەرۆکوەزیران و جێگری سەرۆکوەزیران وردەکاری ئەو لێک تێگەیشتنە هاوبەشەی کە دوێنێ لە بەغداد تایبەت بە دابینکردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و پابەندیەکانی هەرێم هاتۆتە ئاراوە خستۆتە ڕوو. دوێنێ پێشاتی تازە نێردراوە نامەی تازە بۆ هەرێمی کوردستان نێردراوە ڕەشنووسی تازە بۆ هەرێمی کوردستان نێردراوە. ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەسەرکراوە ئەو ڕەشنووساوە بکەم لە سەرەتادا وەکو زانیاری بۆم باسکردن کە دوێنێ لەلایەن سوودانیەوە بۆ هەرێمی کوردستان نێردراوە. دوای گفتوگۆ و ڕاگۆڕینەوە ئەنجومەنی وەزیران پێشوازی لەو لە یەکتر تێگەیشتنە کرد و بڕیاریدا بەجێبەجێکردنی ناوەڕۆژ ئەو لە یەکتر تێگەیشتنە کە بڕیارە لە بەرامبەردا حکومەتی فیدراڵ موچە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بنێرێت. دوێنێ لە یەکتر تێگەیشتنێک لەلایەن سوودانیەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و بۆ حکومەتی هەرێمی کوردستان نێردراوە. حکومەتی هەرێمی کوردستان لە یەکتر تێگەیشتنەکەی پەسەند کردووە ناوەڕۆکەکەی لە کاتژمێرەکانی داهاتوودا بڵاو دەکرێتەوە. هێشتا فەرمینیە ناوڕۆکەی چیە بەڵام ناوڕۆکەی لە چەند کاتژمێری داهاتوودا بڵاو دەکرێتەوە
سودانی داوای چی کردووە حکوومەت هەرێمی کوردستان بە تەواوەتی لە کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران پەسەندی کردو لە سەرەتاشدا پێم وتن کە سودانی چاوەڕێی حکوومەت هەرێمی کوردستان دەکات بۆی ئەمڕۆ وەڵامیان بداتەوە ئێستا ئەوەی سودانی داوای کردووە حکوومەت هەرێمی کوردستان پەسەندی کردووە لە ڕاگەندراوەکەشدا هاتووە بە پەسەندکردنی لە یەکتێگەیشتنەکە حکوومەتی عراق و سودانی پابەت دەبن لە خەرجکردنی موچە و شایستەداراییەکانی هەرێمی کوردستان.